بەڵێ ئێمە لە کۆی ئەو سەردانانی بۆمان دەرکەوت کە ناوەند جددیە لەم بابەتە، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ئێوێ ئەم 8,000 مامۆستا و فەرمانبەرە بگوازرێنەوە، بەڵام بەبێ پلەی وەزیفی. یعنی لە دنیاشا شتیوانیە بەڕاستی حکوومەتی عێراق چەند جارێت تەکیدی کردوێتەوە لە ڕێی وەزیرەکانیانەوە لە ڕێی خەڵکی ترەوە، ئەوان جددیەتی خۆیان پیشانداوە بۆ ئێمە و سوورن لەسەر ئەوە و تەنانەت ئەو گرێبەستە واژۆش کراوە، بەڵام هەندێک فەقەرەی قانونی هەیە کە دواتر دێنە سەری ئێمە چارەسەرمان بۆی دۆزیێتەوە. ئێمە خەباتی مەدەنیمان بەردەوامە، هەروەکو چۆن لە 2014 بەردەواممان کردووە. ئێستا خەباتە مەدەنەکەمان تێکەڵ کردووە بە خەباتی ئیداری لەگەڵیە، چونکە بمانێ نەمانەوێت پێویستمان بە خەباتی مەدەنی زایدەن ئیداری زایدەن سیاسی هەیە. خەباتە ئیداریەکە ئەوەیە کە ئێمە لەگەڵ کۆمەڵی بەرپرسی عێراق کە دواوین داوای ئەوەمان کردووە کە پشگیریمان بکەن و ئالێتێکمان دۆزیێتەوە پێکەوە. یعنی دوو وەزیری عێراق ئێستا چەندین وەزیری تریش، یعنی ئێستا دوانیان لەسەر خەتن بۆ ئەم پرسە و پشگیریان کردووە و پێیان باش بووە و بەم شێوازە ینی فەرمانبەر گواستراوەتەوە، ینی ڕاژەی مامۆستا با بڵێن ڕاژەی فەرمانبەر گواستراوەتەوە. پاشان خەباتی سیاسەکەش لە پاڵەیە کە پێویستە ئێمە بەردەوامین، ئەویشەوەیە دیدار لەگە سیاسەکان، ینی کە ئەوەش هەر هەنگاوێکی ترمانە پێشتر کردومانە، ئێستا بە نیازین بەڕاستی چڕتری کەینەوە، چکە ئەبێ ئەم پرسە ینی جیا لە مامۆستا و فەرمانبەر و خەڵک ئەبێ هەموو سیاسەکانی عێراق بیزانن. یعنی خۆ ئێمە هەمومان دەزانین کە پێش ماوەیە تەیب سامی شۆک بوو کاتێ بیستی کە کۆمەڵێ فەرمانبەری زۆر هەیە لێرە، ینی ئەوە بوو موچەی مامۆستایانی ڕاگرت. ئێستا موچەی مامۆستایان و فەرمانبەرانی هەرێم لە کەرکووک ڕاگیراوە، حکوومەتی هەرێم لە داهاتی ناوخۆ ئەیدا توبی چۆن ئەبێ ئەوانە لە ژێر دەسەڵاتی منان ئەبێ من موچیان دەمێ، ئەبێ من تەحەکومیان پێ بکەم. هەروەکو وەزیری پەروەردەی عێراقیش هەمان قسەی کردەوەتی، ینی من بە وەزیرم وتووە وەزیری هەرێم کە ناکرێ، ینی ئەوانە من ئیشم پیانە لە ژێر دەسەڵاتی منان. بۆیە پێمان وایە ئەم هەنگاوە جیاوازەوە، ئەم هەنگاوە هەندێک خەڵکی تووشی شۆک کردووە. بەڕاستی پێمان وایە کە ئەم هەنگاوە سەرەداوێکی باشی دەبێ و ئینشاءڵڵا بە نەتیجەیەکی باشەوە لێی دەردەچێت. دیارە ئەم کێشەی گواستنەوەی مامۆستایان کێشێکی تازە نییە، کێشێکە لە دوای 2023 هەیە کە هەم سیاسەکانمان هەم ئەوانەی لە ئیداریەن لە هەردوو وەزارەت لە بەغداد و لە کوردستان زۆر خەریکی بوون. ئەم کێشەیە با بڵێن زیاتر لە دوای 2014 سەری هەڵداوە، دوای ئەوەی کە شەڕی داعش بوو و موچەی هەرێم ینی با بڵێن باری گوزەرانی فەرمانبەران بەو شێوەیە نەبوو کە هەندێک جار باشەکەوتەکرا هەندێک جار کەمەکرایەوە. بەڕاستی مامۆسایانی ئەم سنووری ناوچە کوردستانیەکان کە لە شەنگارە و نزیکەی بۆ کەرکووک نزیکەی 20,000 مامۆستا ئەبن. ئیتر ئێمە وەزارەتی پەروەردە دائیمەن پاڵپشتی خوێندنی کوردی بووە لە کەرکووک، بەڵام لە هەمان کاتیشا هاوکاریش بۆ ئەوەی ئەگەر مامۆستایان ویستێکیان هەبێ بۆ گەڕانەوەیان بۆ سەر بەغداد ڕێگر نەبووە لێیان. بەڵام ئەو هەوڵانی کە ئێستا ئەدرێت لایەنێکێتی مامۆستایانەوە بە هیچ شێوەیە ئێمە ئاگامان لێ نییە ئەو فۆرمەی بڵاوەکەنەوە و ئێمە با بڵێن پرسیارمان لە وەزارەتی خۆمان کردو، ئەوانیش بێ ئاگای خۆیان دەربڕیوە و وەزارەتی بەغدادیش پەروەردەش هیچ ئیعازێکی نەداوە. ئەگەر ئیعازێ بدا بە نووسراوی ڕسمیدا ڕێکخراو ناتوانێت مامۆستا بگوازێتەوە لە حکوومەتێکە بۆ حکوومەتێکی کرد لە وەزارەتێک و بۆ وەزارەتێکی کە نازانین بنەماکەی چییە، بەڵام ئەمەش ڕێکخراوە هەوڵی خۆیدا. ئێمە ڕێگرنین لێ بە سوپاسەوە، من خۆم لەو ڕێکخراوە بەرپرسی لەق بوومە، خۆم بە ئەندامی کێو لە قازانم و ڕێزم هەیە بۆیان، بەڵام ئەم کێشەیەکی درێژخایەنە بە ڕێکخراوێک حل نابێت. ئەمە لە ناو سنووری مادەی 140 کێشێکی دەستوریە، بەڵام ئەوەی کە ئێمە وەزارەتی خۆمان ئاگادار کردەوە دەربارەی ئەم فۆرمانە ئەوانش بێگای خۆیان دەربڕی. بەڵام جەنابی وەزیر تەوزیحێکی دا پێمانەوە خۆشی لە دیمانەیە کە هەر تەوزیحیدا کە پێش 2 هەفتە لەمە و پێشچاوی بە وەزیری پەروەردە کەوتووە لەسەر ئەم کێشەیە قسەی لەگەڵان نەکردو مەحەزەریانەیە و بە هیچ شێوەیەک بەغداد وەزارەتی مالیە ئامادە نییە
کە ئەم مامۆستایانە بێتەوە سەر بەغدا لەبەرەوەی کێشەی یاساییان هەیە، کێشەی موچیان هەیە، کێشەی پلەی وەزیفیان هەیە، کێشەی خاننشینیان هەیە، کێشەی عقدەکانەیە کە ناوی هەر لە بەغانیە ناویان لە بەغانیە. بەڵام ئیتر ئەم فۆرمە خەڵک پڕێکاتەوە بەڕاستێکی ئێمە کەس نەسەردانیمانی کردووە بەبێ ئاگایی وەزارەتی پەروەردە و وەزارەتی پەروەردەی خوێندنی کوردیشە، بۆیە تەمەنای مۆفەقیان بۆ خوازین، بەڵام ئەمە هیچ ئەتیبارێکی یاسایی و فەرمی نییە بۆ ئاگاداری جەنابتە. معلوماتە لە 2003ەوە ئەو معلوماتە تازە نییە. کاتێک ئەم فەرمانبەرانەیەوێ بەبێ پلەی وەزیفی تێگەی بەبێ پلەی وەزیفی چەند جارێک ئامادەی دەربڕیوە کە هیچ خدمت بۆ حساب نەکە بەبێ پلەی وەزیفی ئامادەیتیایە، بەڵام بەوەی کە تۆ مۆزەفی حکوومەتی هەرێمی و بەو ژمارەیە بە هیچ شێوەیەک ڕازی نەبووە. بەڵام هەموو وەزیرە بەڕێزەکانی بەغداد کە ئەچیتە لای مجاملەتەکەن ئەڵێ ئێمە پێمان خۆشە و ئێوەش مۆزەفی ئێمەن و ئێمە هیچ کێشەیە لە بین ئەوەنە، بەڵام ئەکەوێتە باری ڕاستی ئاگامان لێبوو لە کاتی فەسڵی لە کاتی دەنگدان بۆ بودجەیە ئەندام پەرلەمانەکانە چوونەبان مێزەکە بۆی موافقە نەکەن. بۆیە ئێستش وەزارەتی مالیە ئەوە جوابی بووە بۆ جەنابی وەزیر وەزیری پەروەردەش لە بودجەیە جێگایان نییە ئەم مامۆستایانە بۆ خولێکی پەرلەمانی تر هەوڵێکی خۆتان بدەن. بەڵام ئەم کێشانە کێشێکی سیاسیە، چەندێ بۆ عدێ ئیداری هەیە دا ئەوەندە چۆن لە کەرکووکا کێشە سیاسەکان با بڵێن درێژخایەنە، ئەمەش یەکێکە لەو کێشانە. لە پێش هەموویانەوە بەدڵنیاوی ئێمە لە ڕابردووە دیارە مامۆستایان بوونەتە چەند بەشێکەوە هەریەکە و دەلالت لە کوتلێکی سیاسیەکە. ئێستا مامۆستای ناڕازیش لە کەرکووک دروست بووە، وەلو بەڕای من هەموو ناڕازین لەبەرەوەی خەڵک بەستی ترین شت برژێوی ماڵ و مناڵی ناتوانێت حکوومەتی هەرێمی کوردستان بۆیان دابینکە. ئەمانە هەمویان هاتن سەردانی بەڕێز پارێزگاری کەرکووکیان کرد، لە نزیکەوە تاوتۆی پرسەکەمان کرد، دیارە لە کۆبوونەوەکە چەند داوایەکیان هەبوو. یەکێ لە هەرە داوا گرنگەکەیان ئەویش گواستنەوەی مامۆستایانی خوێندنی کوردی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ سەر حکوومەتی فیدراڵ کە یەکێ بوو لە داخوازێ هەرە گرنگەکانیان. ئەوانی ئەو داخوازیانەی تری کە ڕەبتی بە ئیداری کەرکووکەوێ لە دابینکردنی هەندێ مەسەلەی بیمەی تەندروستی و دابینکردنی نەود بۆ قوتابخانەکان و دابینکردنی زەوی بەسەریانە دابەش بکرێ. ئەمانە کەیسێک بۆ ڕەبتی بە خودی کەرکووکەوە بوو بەڕێز پارێزگا گوتی کاری لەسەرەکەم هەنگاو بە هەنگاو بۆ ئەوەی بتوانم کێشەکانیان چارەسەرکەم. ئەوەی کە زۆر گرنگە ئەویش گواستنەوەکەیانە. دیارە لە ڕابردووە وەزیری پەروەردەی هەرێمی کوردستان بە وەفدێک سەردانی وەزارەتی کردبوو، لەوێ تاوتوێ ئەم بابەتە کراوە. ئەوەی من جۆم لێ بوو لە یەکێ لە کەناڵەکان وەزیری پەروەردە باسی لەوە کرد کە ناتوانن لە ساڵی 2025 هیچ بکرێت، چونکە ئەمانە دەرەجەی وەزیفیان نییە، ئەبێت موچیان بۆ دابین بکرێ و دەرەجەی وەزیفیان بۆ دابین بکرێ. بەڵام بەپێی بەرنامەجی حکوومەتەکەی سوودانی کە سەرەتا دروست بووە لە خاڵی 21 ئەو خاڵە کە تێداڵێ گواستنەوەی میلاکی خوێندنی کوردی بۆ سەر بەغا باس لەوە ناکات کە چۆنێتی گواستنەوەکەی بۆ بکرێت. باز لەوە ناکرا کە من 30 ساڵ خزمەتم هەیە کە بگوازرمەوە بە تازە تەعینێک دەرەجەی وەزیفەم بداتێ. ئەمە یعنی خەلەلێکی گەورەی دروست کردووە. یعنی تۆ ناکرێ مامۆستایەک تەعین بێت 30 ساڵە لەسەر هەرێم تەعین بۆەوە تەقاعود دەبێت تۆ لەسەر نوێوە دەرەجەی وەزیفی بدەیتێ. دەرەجەی وەزیفی یەکجار ئەبەخشرێتە هەر کارمەندێکی حکوومەت چی هەرێم بێ چی بەغا بێ بۆی سەرفەکە. کاتێککە من داوای گواستنەوەکەم بە شایستە دارایەکەی خۆمەوە بێ گواستنەوە بۆ بکرێ بۆ سەر حکوومەتی عێراقی. وابزانام ئەمە شتێکی سروشتیە لە هەموو دام و دەستگایەکان بە فەرمی تۆ توانی گواستنەوەی خۆت ئەنجام بدەی شایستی دارایی لەگەڵ خۆت بێ. بەڵام ئەمەی کە لێرەیە کە کێشەی دروست کردووە
حکوومەتی هەرێمی کوردستان شایستەدارایەکانی خۆیان خۆی هەر تاکێکی مامۆستایەک خوێندنی کوردی نایداتێ تاکو و بڕواتە سەر بەخە ئەو داوای جارێکی تر ئەکاکە تەخسیسی مالی بۆ بکرێ ئەمەش ناکرێ ئێمە مامۆستایانی ناوچە دابڕاوەکان نزیکەی 17,000 مامۆستایە ناکرێت ئەمە جارێکی کە تەخسیسی مالی بۆ بکرێت تەخسیسی مالی یەکجاکرێ کە دامەزری کە تعینە بیپی ئەمەش کراوە لە ئێستاشە حکوومەتی عێراقی ئەو بڕەپارەیە دابی نەکات. بەنسبەت هەوڵەکانمان ئێمە بۆ گواستنەوەی مامۆسایانی خوێندنی کوردی کە مامۆسایانی خوێندنی کوردی کە پێی دەوترێت ناوچە کوردستانیەکان یان ناوچەی جێناکۆکیەکان یان ناوچە دابێنراوەکان هەر ناوێ لە ناوەکان گرنگەوەیە کە ئەمانە مافەکانیان نەفەوتێ و داکۆکیان لێ بکەین. ئێمە وەکو یەکێتی مامۆسایان وەکو ئەندامێکی سکرتاریەت کە لە لیژنەی سەرۆکی لیژنەی داکۆکی کار بوومە بەردەوامیش ئێمە هەوڵمان داوە سەردانمان کردووە فشارمان کردووە کۆمەڵی ڕێگا و شوێنمان گرتۆ بە تایبەتی لە دوای 2014ەوە کە مەسلەی پاشەکەوتی موچەی داهێنا حکوومەتی ماوە بەسەرچوو کە ئەوە زوڵمێکی گەورە بوو لە سەرجەم فەرمانبەران بە تایبەتی مامۆستایان و بە تایبەتی تری مامۆسایی ناوچەدا بێنراوەکان چونکە هەڵکەوتەی ناوچەدا بێنراوەکان ئەوەیە کە ململانەی سیاسی و ململانەی نەوتەوەیی و نیشتیمانی هەمووی لەوێ کۆبۆتەوە تەنانەت دەوڵەتە زلهێزەکان لەسەری منافەسات و مناوەراتە کرێت بەڵام بەداخەوە ئەوەی کە حکوومەتی ماوە بەسەرچوو یان دەسەڵاتدارانی هەرێم کە فکریان لێ نەکردەوە مامۆستایان و فەرمانبەرانی ناوچەدا بێنراوەکانە هەر لە 2014ەوە کە سەیرەکەین ساڵ بە ساڵ بۆ بەرژەوەندی سیاسی و شەخصی و حزبی و بە تایبەتی هەردوو حزبی دەسەڵات بەکاریان هێناوە و تا ڕادەیە گەیشتە ئەوەی کە لە 151 خاک لەدەست بدرێ کە ئەو خاکە پێوترێ مامۆسایان و یان فەرمانبەران یان ناوچەدا بێنراوەکان کە لە شنگالەوە تا خانەقینە زیاتر لە 13,000 مامۆستایە بە فەرمانبەرانەوە 15,000 کات کە تاکە دەستگای حکوومەتی هەرێمە کە شانازی پێوە بکە یان خەدڕەزعەیەک یان شێوازێک هەبێت کە تەعاملی لەگەڵ بکە مامۆسایانی خوێندنی کوردیە بە تایبەتی بەڕێوبەری خوێندنی کوردی کە کەرکووک چەقی ململانێکەیە. ئێمە بەردەوام بووینە لە هەوڵەکانمان لە فشارەکانمان لە مانگرتنمان لە سەردانمان ئەتوانم بڵێم زیاتر لە 25 ئێمە بە سەردانمان کردووە بۆ هەم هەرێم و هەم بەغا بۆ داکۆکی لە مافی مامۆسایان و هەر جارێک بە بیانوویەک هەر جارێ بە ململانەیەکی سیاسی و حزبی ئەو هەوڵانەی ئێمەیان پوچەڵ ئەکردەوە و دوا هەوڵیش ئەوە بوو کە لە مینهاجی حکوومەتی محەممەد سوودانی کە لە خاڵی 21 جێی کرایەوە لە بڕگەی 15 لە خاڵی شەشەمە کە مامۆستایانی جێ ناکۆکەکانی خوێندنی کوردی لە سەرجەم ناوچەکانە بگوازرێنەوە سەر بەغدا کە ئەمە دڵخۆشکەر بوو وە دەنگیشی پێدرا لە پەرلەمان بە مینهاجەکە بەڵام دوای بڕگە حکوومەتی مرکزی ئەی بردە پەرلەمان و دوا هەوڵیش ئەوە بوو کە خاڵی 21 کە برایە پەرلەمانەوە بەڵام بەداخەوە کە ئەوەی ئێمە دیتمان تەنانەت بڕواتان بێ هەتاکو و نیوەی شەو مامۆستایان و فەرمانبەران نەخەوتونە بەس بۆی دەنگی پێ بدرێت هەر لە ئێوارەوە هەستمانە کرد مزایەدەی سیاسیە لە کۆتاییشە بەڕاستی ئەو خاڵەیان مراند گۆڕاندیان یانی گۆڕیانەوە چێ بووە سەبەب دەسەڵاتدارانی هەرێم 64 ئەندامی پەرلەمان تۆ نەتوانی دیفاع بکەی لە خاک و لە قوتی مامۆستایان بەڵام چووی گۆڕیتەوە بە سەفقەیەکی تر ئەبن بلانەی بینی ئەوان بەڕاستی زەرێکی گەورەی لە مامۆستایان و لە فەرمانبەران و لە ناوچەدا بێنراوەکان خودی خۆشیان داوە تەنانەت ئێستاش لەسەر مەحافظ ناکۆکیەکی زۆر قولیان هەیە ئەمە چ خێرێکیان لێ بینێ دوایی وتیان بینە کەرکووک بە تاکید ینی ئێمە یەکەم گرفتمان ئەوە بووە کە دەستێوەردانی سیاسی هەبوو ئەم دەستێوەردانە سیاسیە هەر بەردەوامە بەڵام پێمان وایە بە گۆڕانکاریەوە ینی ئەوەی کە ئێستا وەزیری پەروەردە خۆی لە یەکێ لە کەناڵەکان ئاماژەیەکی پێکرد ئەو ئاماژانە هەم با بڵێن ئیجابی تیابوو خاڵی ئیجابی تیابوو هەم خاڵی نەرێنی تیابوو بەڕاستی خاڵە ئیجابەکە ئەوەیە کە ڕێککەوتن هەیە قسەی لەسەر کراوە و تەنانەت واژۆش کراوە بەڵام بۆچی نەتوێتە بواری جێبەجێکردنەوە تەنها ئەو فەقەرەیە ماوە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان
وەکو ئەوەی کە وەزیری پەروەردەی عێراق وتی بە تەواوەتی ڕازیە، یعنی وەزیری پەروەردەی عێراق بەڕوونی باسی ئەوەی کرد کە ئێمە ڕێککەوتوین و تەکلیفی لە وەزیری هەرێم کردووە کە چیتر ڕێگری نەکەن و ئەویش بەڵێنی داوە. یعنی ئەمانە بۆ خۆیان ئاماژەی باشن. ئاماژە خراپەکە ئەوەیە کە مەترسیە لای هێشتا لای مامۆستایان فەرمانبەران، ئەویش ئەوەیە کە لە نەتیجە ئەم لایەنە سیاسیە کە هەموو باڵێن جومگەکانی بەدەسە تا چەندێ ڕەبزی ناکات، تا چەندێ بەڕاستی لە نەتیجە با بڵێن ئیتیفاقیەکە یاخود کۆی پرۆسەکە هەڵ ناوەشێنێتەوە. ئەمە جێی پرسیارە بەڕاستی. ئێمە کۆمەڵێ هەنگاومان هەیە هەر لە ئێستاشەوە، ینی پلانمان بۆی داناوە. یەکێ لەو هەنگاوانە ئەوەیە کە دووبارە بچینەوە بەغدا، کۆمەڵێ سیاسی گرنگ هەیە کە تا ئێستا نەمان بینیوە، قسە و باسمان لەسەری کردووە و ئالێتیشمان بۆ داناوە. ئەوە ئەو هەنگاوەیە کە باسم کرد. هەنگاوی ترمان ئەوەیە کە هاوشێوەی مامۆستایانی سلێمانی کە ئێمە سەردانێکی سلێمانیمان کرد لە هەفتەکانی ڕابردوو و هەردوو لا کۆک بووین لەسەرەوەی کە هەنگاو بدەین بۆ مانگرچن کە ئێمە پشگیر و پشتیوانی ئەوانیشین لە ئێستادا. ئەو هەنگاوە بڕیار بوو پێکەوە لە بەغدا بیکەین، بەڵام دوایی هەستمان کرد کە ئەم پرسە تۆزێک قورسە، یعنی مانەوە لە بەغدا و خێمە و بەم سەرمایە و پاشان لە ڕووی سیاسیەوە ئێستا ئیجازە وەرگرتن بۆ خۆپیشاندانێکی لەو شێوەیە ئەستەمە، چونکە بەغدا بە کۆمەڵی قۆناغی خراپدا تێپەڕێ، لە ڕووی ئەمنیەوە بە هیچ شێوەیە ڕێگە نادرێ بە کۆبوونەوە و گردبوونەوە. دوای هاتین دراسەیەوەمان کرد کە بیهێنینە کەرکووک، هەستمان کرد لێرەش هەر قورسە، ینی سەدان مامۆستا لە سلێمانیەوە بێن پێکەوە ئێمە لێرەمان بگرین. بۆیە ئەو هەنگاوە ئەوان دەستیان پێکرد، ئێمەش چاوەڕێی ئەم تاواکردنی ئەم هەنگاوان بە تەئکید ئێمەش ئەو هەنگاوە بە شێوازێکی باشتر و چاکتر دەگرینە بەرچکە بمانێەوە نەمانوێ ئێمە لەژێر دەسەڵاتی ئیداری عێراق داین. بۆیە ینی پێمان وایە ئەوەی ئێرە کاریگەری زیاتر دەبێ و بەغدا و بەرپرسانی بەغدا زیاتر ینی جۆ دەگرن و زیاتر ینی دەپرسنەوە لە بابەتەکە، چکە ئەوەی هەرێمی کوردستان ئێمە پێمە وایە کە حکوومەتی هەرێمی کوردستان باکی نییە بەوەی خەڵک نان نەخوامان بگرێ بمرێ، هیچ کێشەیەشان نییە لەو ڕووەوە. دیار لە 2023ەوە سەرۆکی حکوومەت و وەزیری پەروەردە بەردەوام پشگیری خوێندنی کردووە بە تەنها، یعنی بۆ ئەوەی خەڵک ئێمە ئەومان لە بەرچاو بێ، ئێمە سوپاسگوزاری مامۆستایانی خۆمانین، دڵسۆزی مامۆستایانی خۆمانین، خەڵکی شارەکەی خۆمانین. ئێمە ئەبێ یعنی چاواشەکاریان نەکەین، ئەڵێن ئێمە هەمومان پاڵپشت خۆمان، من لە لقی مامۆستایان بوومە لێ پەروەردە پاڵپشتین بۆ مامۆستایان، بەڵام بە ڕێکارێکی یاسایی بە ڕێکراو ناتوانێ مامۆستا بێتەوە سەر بەغدا. قەیچێکە داواکاری ئەکات، هەمومان داواکاری، بەڵام دائیمەن مفاوەزات لە بینی دوو جیهەتی با بڵین هاوتەریبان ئەبێت هەردوو وەزیر مفاوەزات لەسەری بکات، هەردوو وەزارەتی مالیە، هەردوو حکوومەت پەروەردە لەسەر خەت بێ. بەڵام ئەوەی کە ئێستا ئەو فۆرمە بڵاوکراوەتەوە بەڕاستی ئین تەمەنای مەسەرکەوتنیان بۆ خوازن، بەڵام تەسەور ناکەم بەرهەمی هەبێت. ئێمە دیدارێکمان بۆ مامۆستایانی خوێندنی کوردی کە لە سکرتارەتی مامۆستایانی یەکێتی مامۆستایانی خوێندنی کوردی لەوان پێکاتبوو لەگەڵ بەشێ لە مامۆستایانی ناڕازی داوای سەردانی جەنابی وەزیریان کرد، وەزیری پەروەردەی عێراقیان کرد. ئێمە کاک ڕێبوار ئاسانکاری و ئەوەیانی بۆ کرد و تەنانەت ئەرکی سەفەر و مانەوەشیان لەسەر ئەستۆی پارێزگاری کەرکووک بوو و هەروەها داوای بینینی کە دکتۆر خالی شوانیان کرد کە دکتۆر خالی شوانیش کە لێ نزیکە خۆتان نەزانن دەورێکی ئەساسی هەیە لە حکوومەتەکەی بەڕێز سوودانی، ئەویش لە کۆنتاکا بووە بە بەردەوام لەگەڵ وەزیری دارایی. پێی باشە ئێمە بەم شێوەیە داخوازیەکانی خۆمان بەرزکەینەوە. تۆ بتەوێ داوایەک تەبێ مەفروزە فۆرمێک تەبێ عریزەیەک تەبێ دەستنووسێک تەبێ کە داوای گواستنەوەکەی. بۆ یامان لەبەرەوەی دوو ئیتیجا هەیە لە ناو خوێندنی کوردی، بۆ ئێمە سەریح بین. ئیتیجاهێکی
کە پارتی دیموکراتی کوردستان عازی داوە بە مامۆستاکانی خۆی داوای گواستنەوە نەکەن ئەمە بەڕاشکە من خۆم لە 2003 لە ناو خوێندنی کوردی و بەڕێوبەری یەکەی سەرپەرشتیاری بوو پێشەوەی بێمە محافەزە ئەوان ئیتیجاهێکیان گرتووە ئەڵێن ئێمە نامانوێت گواستنەوە بکرێ هەروەکو هەژماری من و ئەو بابەتانەی تر بەڵام ئیتیجاهی دووهەمی یەکێتی نیشتیمانی کوردستان ئیمانی بەوەیە لە ئێستاە ئەم مامۆستانە دانیشتوی شاری کەرکووکن دەرز بە کێڵێنەوە بە خوێندکار و مناڵی شاری کەرکووک ئەڵێنەوە پارێزگای کەرکووک سەر بەکوێیە سەر بە حکوومەتی ئیتیحادیە ئیمانمان بەم مەسەلەیە هەیە بۆیە پێمان باشە لەبەر ئەوەی مامۆستایانی خوێندنی کوردی باجی ململانەی سیاسی بەغدا و هەرێم نەداتەوە گواستنەوەیان بۆ بکرێت بۆ سەر حکوومەتی ئیتیحادی بەڵێ دەست تێوەردانی سیاسیە ئەگەر دەست تێوەردانی سیاسی نەبێ من مدیری خوێندنی کوردی بم چۆنە بێ بڵێم کەس ئەم فۆرمە مافی نییە کەس پڕیکاتەوە یا بۆی نییە پڕیکاتەوە ئێمە ئاگامان لێ نییە من ئەڵێم بە بەڕێبەری خوێندنی کوردی فۆرم دەبێت ساڵانە پڕکرێتەوە ئەوە یاسایە بەدەست بن و تۆ نیە یاسایەکە هەموو ساڵێ خەڵک بۆی هەیە بە قاعدەی زەوجی زەواجەکە لە شارێ بۆ شارێتر خەڵکە ئەوێت نەقڵ بێ لە شوێنێ بۆ شوێنێتر مافێکی سروشتیە ئەمە کەس ناتوانێت ئەمە ئەگەر بگەڕێنەوە بۆ مۆزوعێکی تر دیسان سیاسیە من هەژماری من ئێستا کە وەرە بڕۆی استفتاء بکە ناو خوێندنی کوردی مامۆستایان بەشێکیان پڕیان کردوتەوە بەشێکیان پڕیان نەکردوتەوە ئەو بەشی کە پڕی کردوتەوە بەشەکەیە کە پارتی دیموکراتی کوردستانی یاعازی داوە پێیان پڕیکەنەوە ئەو بەشێکی کە پڕی نەکردوتەوە ئەو مامۆسای ناڕازی و ئەو مامۆسانە کە ئیمانیان بەوەیە ئەو پارەی کە لە بەغاوە دێبا مباشرەتەن بێ بۆ لە کەرکووک تا بەش بکرێ بدرێ پێی ناکرێ تۆ یعنی معقولە ئەو هەژماری منیش پڕکاتەوە بێ بچێتە چەمچەماڵ یعنی چیمان کرد ئەگەر لە ڕابردووە بەدەستی وەریەگەر بەڕێوبەرێکە چوو بەڕێوبەرێکە ڕۆیشت موچەی 30 مامۆستایە هێنا لە ئێستاە هەژماری منی پێپڕ کردوێتەوە ئەبێ هەمویان ئەم 30 مامۆستایە زائیدەن بەڕێوبەرەکە بچن بۆ چەمچەماڵ موچەکەیان وەرگرن یعنی ئەمە پاداشی خوێندنی کوردی بە شەهید بۆ خۆتان ئەزانن خۆتان لە ڕاگەیاندن بوونە دەیان شەهیدی تەقینەوەکە کە مامۆستایانی خوێندنی کوردی بوو دەیان شەڕی داعش و مەینەتی و ڕفاندنی مناڵی مامۆستا و نەهامەتیەکان و ململانیەکان لەسەر خوێندنی کورد ئەمە پاداشتە من بیدەمەوە بڵێم من بڕۆ فەرمو نەقڵ بە بەس من شایستەی داراییت نادەمێ ئەمە کە پاداش نییە ئەگەر کەرکووک دڵی کوردستانە بەخوا بە حساب مرۆڤ بەبێ دڵ ناژی حەقا حکوومەتی هەرێمی کوردستان کەرکووک دەربکە لە ململانەی سیاسی بە ئێمە نمونەیەکی جوانمان بۆ کەرکووک بەرجەستە کردووە ئەویش دروستکردنی خوێندنی کوردی خوێندنی دایک لە 4 قوتابخانەوە ئێستا 550 قوتابخانەیە بەڵام ئەگەر ئاوها بڕوا مامۆستاکانیان بێ موچە بن پارەی پێ نەبێ بەنزین بکڕێ پارەی پێ نەبێ جل و بەرگ بۆ مناڵەکەی بکڕێ دڵنیا بن خەڵک سار دەبێتەوە لە ناردنی مناڵەکەی بۆ خوێندنی کوردی و مامۆستایانی خوێندنی کوردیش باجەکەی ئیتر تااقەتیان نەماوە بیدەنەوە ئەو باجە وڵە دوای ئەو هەوڵانە دێک کە ئێمە لەگەڵ ئەو بەڕێزانەی لقا لەگەڵ مامۆسایانی خوێندنی کوردی و فەرمانبەران کە دەستەیەک بوو لە دوای لەگەڵ ئەوانەی مامۆسایانی پێشوو بە ناوی ناڕازی کە هەموو هەوڵەکان کرایە یەکەوە بۆی بتواندرێت لەگەڵ پارێزگار و لەگەڵ وەزیرەکان و لەگەڵ ئەندام پەرلەمانەکانیشە کە هەندێک ئەندام پەرلەمان بەڕاستی جێگای دەستخۆشیە کە هەوڵێکی جددیانەدا بە تایبەتی کاک سۆران عومەر بۆیە لە دوای هەوڵەکان لەگەڵ ئەمانەیە لەگەڵ پارێزگارە دانیشترمان کرد
کێشەکانمان کردە بەردەستیان بە تایبەتی پارێزگاری ئێستای کە کووردە دەبێت بە هەموو لایەنەکەەوە پشتگیری بکرێت بۆ داکۆکی لە مافی مامۆسایان فەرمانبەران پێشنیاری ئەوەی کرد کە من هەموو هەوڵێکە دەم و هەموو ئاسانکاریەکتان بۆ ئەەکەم بۆ ئەوەی بتوانن و لەگەڵ لیژنەی پەروەردەی ئەنجومەنی پارێزگاریشە کە ئەوانیش هاتنە سەرخەت بۆ ئەوەی ئیشەکان بکرێ ئەوە بوو لە دوای دانیشتن لەگە وەزیری پەروەردەی بەغایە لەگەڵ کاک خالیشوانیە لەگەڵ چەند کەسێکی ڕاوێش کرا ئەندام پەرلەمانەکان گەیشتینە ئەوەی کە بەڵێ لێک تێگەیشتنێک هەبووە لە نێوان وەزارەتی پەروەردەی هەرێم و وەزارەتی پەروەردەی بەغا لەگەڵ نوێنەری وەزارەی دارایی بەغا مزەکەرێکی تەفاهمیان تەوقیع کردووە کە خۆشببختانە وەزیری پەروەردەی هەرێم کە هاتە سەرخەت و باسی ئەو هەوڵانەی کردووە کە ئەمە بەڕاستی جێگای دەستخۆشی هەموو لایەکە هیوادارین ئەم هەوڵانە و ئەم ئیسیمارەیە بۆ ئەوە بێ بۆ پاڵپشتی مزەکەرەکە بێت کەعنی ئێمە پشگیری لەو مزەکەراکەین مزەکەرەکە چەند خاڵێکە یەکەم مەسلەی گواستنەوەی مامۆسایانی ناوچە دابێنراوەکانی خوێندنی کوردی دووەم مەسلەی نەبوونی سندوقی خانەنشین سێم مەسلەی گرێبەستەکان ئەمانە زۆر ئاسانە ئەگە بڵێن چارەسەر بکرێ مەسلەی گرێبەستەکان ماوەیەکی تر لە محافەزەی کەرکووک 7000 پلەی وەزیفی هەیە لەم 7000 پلەی وەزیفیە خۆ هیچ نەبێت 2000 زیاتری بەر کوردەکەوێ با مەحافظ پارێزگار ئەگەر ڕاست دەکەن فەرموو ئەو 1000 و کەسرەی کە وەزیری پەروەردەی هەرێم باسێکە کە کێشەیە و ناوەند ڕازی نییە با جێگەی بکاتەوە لەو پلە وەزیفیانە ئەوە کێشەکەیان چارەسەرە بێ بەنسبەت مامۆسایانیش بۆ پلەی وەزیفی کە حکوومەتی هەرێم داواکە ئێمە هیچ پێویستیمان بە پلەی وەزیفی نییە لەبەرەوەی بەشێکمان هەیە لە وەزارەتی پەروەردەی عێراق بەشی خوێندنی کوردی ئەتوانرێت گواستنەوەکە هەر لە بەغاوە بەڕەزامەندی هەرێمەوە بکرێتە سەر ئەو بەشە و هیچ کێشەیەک نابێ بەنسبەت مەسلەی خانەنشینیش کە ئێستا سندوقی خانەنشین لە هەرێمان نییە کە ساڵێکە مامۆسایان لە 100 دەی لێ بڕێت لەلایەن حکوومەتی ناوەندەوە ئەو ئیسیمارەیە بۆ ئەوەیە ئەگەر بەیانی موچەکانمان کەمی کرد لە دوای گواستنەوەیە ئەوە هیچ کێشەیەک نەبێت و ئەو سندوقە لە جیاتی لە 100دا لە 112 سیانزەیە ببڕێ تا کۆتایی حاڵەتەکە یانیش حکوومەتی هەرێم با دەست پێشقەریەک بکات و لە جیاتی ئەو پارەی لێمانە بڕێ با لە داهاتی ناوخۆیە پارەکە بدات و ئەو کێشەیە چارەسەر بکرێ بۆیە ئێمە لە هەوڵەکانمان بەردەوامین بەڵام هیوادارم نەبێتە ململانەی سیاسی هەڵبژاردننی عێراق یان فشار لەگەڵ یەکتری بۆ تشکیلکردنی حکوومەتی هەرێم ئەمانەش بەڕاستی هەیە بەڵام ئێمە لە هەوڵەکانمانەوە جددین و بەردەوامی شەبین و داکۆکیش لە مافی مامۆستایان و فەرمانبەرانەکەین بە هەرێمیشەوە کە ئێمە داوامان کردووە گواستنەوەی ئەوانیش بکرێ و تەوتینەکەش بکرێت چونکە ناکرێت هەموو شتێک لە حکوومەتی هەرێمەوە پێشتر ئێمە داوا بکەین نەیکا دوای بە فشاری بەغایە جێبەجێ بک بە نیوە چلی بە تایبەتی ئێستا کێشەی خانەنشینی ئەو سێ موالیدە هەیە هیوادارم ئەمەش چارەسەر بکرێت و بە پلەی وەزیفی بکرێت.